لەگەڵ تێپەڕبوونی 100 ڕۆژ بەسەر سەرۆکایەتیەکەیدا داناڵد ترامپ دەڵێت لەم 100 ڕۆژەدا کاری زۆر گرنگ کراون. هاوکاتی وتارەکەی لە هاریسبۆرگ پێشکەشی کرد ئامادەبووان پێشوازیەکی گەرمیان لە سەرۆک ترامپ کرد و پشتیوانی خۆشیان بۆ ڕاگەیاند. We need the wall to stop the drugs and the human trafficking. We need the wall. سەرۆک ترامپ دەڵێت پێویستمان بە دیوارە بۆ ڕاگرتنی بەنگ و مخەدەرات و هەروەش ڕاگرتنی بازرگانیکردن بە مرۆڤ و دەشڵێت تەنها لە ماوەی 100 ڕۆژدا هەنگاوی مێژوویین راون بۆ پاراستنی سنوورەکان و کۆنتڕۆڵی کۆچبەریش بە شێوەیە کراوە کە هەرگیز لە پێشتردا هەنگاوی لەو شێوەیە نەبینراون. سەرۆک ترامپ خۆشحاڵی خۆشی دەربڕی کە بەشداری لە مەراسیمی ئێوارەخوانی پەیامنێرەکانی کۆشکی سپیدا نەکردووە کە هاوکاتی ئەم سەردان و وتار پێشکەشکردنەی بۆ لە شاری هاریسبۆرگ لە ئەستانی پەنسیلڤانیا. ئامادەبوانیش کردیانە چەپڵە ڕێزان کاتێک سەرۆک داناڵد ترامپ ناوی دوو نێوەندی میدیایی هێنا و بە هەواڵی هەڵبەسترا و ناودێریکردن و سەرۆک ترامپ وتوشێتی لەم 100 ڕۆژەی سەرۆکایەتیەکەیدا میدیا شکست خواردوو بووە.